دەڵێت یەکەم ڕۆژم لە پەرلەمان باجلی ڕیال مەدریدەوە دەبێت. بەڵێنی داوە بچێتە پەرلەمان وژن بۆسی گەنج بهێنێت. مەروە حامەد عیساوی کاندیدی یەکێک لە هاوپەیمانەکانە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە پارێزگای سەڵاحەدین. داوای کردووە کە هەندەرانی بەرشەلۆنە دەنگی پێنەدەن و ئەم قسێشی کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. ئەو کاندیدا هۆکاری ئەوەی کە داوای کردووە هەندەرانی بەرشەلۆنە دەنگی پێنەدەن دەگەڕێنێتەوە بۆ سەردانی گەنجێکی هەندەری بەرشەلۆنە بۆ نووسنگەکەی و گەنجەکە پێی وتووە تۆ هەندەری ڕیال مەدریدی و ببە هەندەری بەرشەلۆنە بۆ ئەوەی دەنگت پێ بدەین. لە وەڵامیشدا مەروە عیساوی وتوێتی پێویستم بەوە نییە هیچ هەندەرێکی بەرشەلۆنە دەنگم پێ بدات و تەنها دەنگی هەندەرانی یانی ڕیال مەدریدم بەسە و پێویستم بە دەنگی هەندەرانی یانی ڕکابەر نییە و گەردەر بچم. یەکەم ڕۆژی کارکردنم لە پەرلەمان باجلی ڕیال مەدریدەوە دەبێت. لە بەشێکی دیکەی قسەکانیشیدا ئەو بەربژێرە بەڵێنێکی تایبەتی بە هەندەرانی یانی ڕیال مەدرید داوە کە ئەگەر سەرکەوتن بەدەست بێنێت و ببێتە پەرلەمانتار هاوسەرگیری بۆسی گەنجی هەندەری ڕیال مەدرید ڕێک دەخات. ئاماژەی بەوەش کرد کە ئەم ناکۆکیە وەرزشە لە ناو خێزانەکەشیدا بوونی هەیە و وتی هاوژینەکەی خۆم هەندەری بەرشەلۆنایە و بەڵام من و کوڕاکچووکەکەم هەندەری ڕیال مەدریدین. لە کاتی یاریەکانیشدا بە جیا سێری دەکەین.